کێشەی چارەسەر نەکراوی کەم ئاوی لە قەزای چەمچەماڵ وەکو چیرۆکێکی پڕخەم بۆ هاوڵاتیانی بەردەوامی هەیە. دانیشتوانی گەڕێکی شارەوانی لە ناحیە شۆڕش گردبوونەتەوە و بێ ئاوی و بێباکی کاربەدەستان نیگەران و تووڕێی کردوون کە ماوەی 15 ڕۆژە هیچ هەواڵێکیان لە هاتنی ئاو نییە. بەخوا 16 ڕۆژارێ 15 ڕۆژارێ ئاومان تێت. ئەمش ئەوە حاڵەکەمانە. خاوەن شەیدم خاوەن دووان فالم فەرم و ئەوە وەزعەکەمانەوە ئەیبینیت. ئەخەمە چۆنە بێت؟ ئەوە دایرەکەی خوا بیزانێ. بەڵێنەوەیدا پێمانوتی بەیانی بەتەنکەر ئەو ماڵانەی ئاوێنی ئەوتان بۆ تێنم خوا ئاگای لێ ئەوش بێ ئاوێکەمان وەڵاهی نەمان بینی هەمومانەوە تا خۆم بەخوا تووشی نەخۆش شەکرە بوومە زەخت بوومە ماعیدەمە دڵمە قەینا وەڵی دوو بەشی خەفەتە لەمە وەڵی دوێنێ شەکرم ئەمرە بەرز بووە باوەڕ تێنە داخ بێ ئاوی ئاو نەبووە بابە مناڵی کۆرپەمانەیە کورە بەتەمەدمانەیە کوردی خدەم حاڵ نییە بەخوا زۆر بێ ئاوین بەو خوایە دوێنێکە لە 3 سەعاتەوە ئەو هاتوودا نەنیشتومە خۆم زەختم هەیە بەو خواشە زەختم بەرزەوە بووە هیچ ئاو نییە ئاوەک داوە دەزوودی دی ئەبڕێ دی ئەبڕێگەشی خاوەن ئەلفال و شەهیدە نییە ئاو نییە بەخوا میوان ماتە خواگە لێ ڕۆژمعە تەلەفۆنم کردە بۆ کوڕی ئامەزەوتمە ئاو بۆ بنجی بەخوا ئاونی لەبەر مەقە ئاوە چۆن ژیانەتە سەر کاکە کات دەنگدان دێنە بەر قاپی ئەوە تان بۆکەین ئەوە تان بۆکەین چونتە دایرەی ئاو 8 نەفەر 9 نەفەر بینە بەیانێ بەڵێن بێ دەنگکەرتان بۆ دێن هەر چاوەڕێمان کردو هیچ نەبووە ئێوە عەدمە دەکاکە دانیشتوانی پایتەختی ئەنفال پێیان وایە کاربەدەستان ئاگیان لە کێشە و گیر و گرفتی بێ ئاوی نییە چونکە خۆیان لە شارەکە ناژین و نازانن 15 ڕۆژ ئاو نەهاتن چه قورسایەک لەسەر ژیانی خەڵکیدا دەنێت. یعنی ئێمە 16 ڕۆژ جارێکەوە ئەومان نەهاتووە لەگەڵەوەشە کە ئاویان داوە دوای 16 ڕۆژ بەداخەوە ئەو ئاوە هەر قوڕاو و بە کەڵکی خواردنەوە و قەنەعەتەکەم کوالیەتی خواردنەوەی هەرتیان نەبووە ئێمە ئەوەمان زانی و تێگەیشتین یعنی بەڕاستی لافاوەکەی چەمچەماڵ بوو سەری ئەوەی هەڵدایەوە کە ئەم شارە چەندێ بێ خزمەتە چەندێ بێنازە چەندێ بێدەرەتانە بەدەستی ئەوەی بەرپرسانەوە کە هەرێکە و لە شوێنێکەوە دێکە خەڵکی ئەم شارە نین بۆیە لە معاناتی خەڵکی ئەم شارە تێناگەن یعنی ئەوە ئاوی گۆبتەپەیەکا کە ئێمە ئەوە بۆ 30 ساڵە نەگەیشتووە ئەی بۆ غاز و نەوتەکەیان یعنی بەماوەی 1 مانگە گەیشتە لە کۆرمۆرۆ گەیشتە نییە گەیشتە گورگەی و ئەو منتیقانە ئەی بۆ یعنی ئەم ئاوە یعنی ئەم خەڵکە چین دیارە قەیرانی کەم ئاوی شتێکی کاتی نییە لەم سنوورە ینی ئەم قەیرانە بە بەردەوامی هەیە ینی وێنێ بڵێ بەس لە وەرزیاوێنە لە زستانیش خەڵک لێرە هەم تووشی کێشەی کەم ئاوی بێ ئاویە بێ بە تایبەتی لە وەرزی هاوینە کە خەڵک پێویستیەکانی بۆ ئاو زیاد دەکات ئاوی پێویست نییە بۆ هاوڵاتیان یعنی تۆ 16 ڕۆژ جارێ ئێمە خۆمان 16 ڕۆژ جارێ ئاومان دێتەوە ئاوەکەش 2 سەعات بە کزی دێتەوە یان ئەو 2 سەعاتەی کە دێ کاربێ ڕێسی ئەبرە و ناچار هیچ ئاوێک ناگری بەرپرسان ئاگیان لەم شارە نازام نییە چۆن لێ لە دوای دوام شارەکە بەجێهێڵن ئەینا هیچ ماڵە بەرپرسێک ناتوانێت بە 2 سەعات ئاو 15 ڕۆژ 16 ڕۆژ ئیدارە بکات. ئەم ساڵیش ئاوی گۆبتەپە فریای هاوینی چەمچەماڵ نەکەوتو تەنکەرەکانی حکومەتیش فریای هاوڵاتیان ناکەون و هاوینێکی سەخت هاوشێوەی ساڵانی پێشوو لە قەزای چەمچەماڵ بەڕێ دەکرێت. ڕێبیر محەممەد کەناڵی پەیام ناحیە شۆڕش.